بانگەوازی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە ژاراویکردنی قوتابخانەکانی کوردستان. پاڵکردنەوەی گازی ژەهراوی لە قوتابخانەکانی ئێران هەروە درێژەی هەیە و بەپێی ئەو هەواڵانی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا بڵاوبوونەتەوە، ئەو کردەوە جنایەتکارانەیە بە شێوەیەکی بربڵاو قوتابخانەکانی کوردستانی گرتووەتەوە. بە دوای شاری نەغەدە ڕۆژی یەکشەممە 20 مانگی خاکەلێوە، قوتابخانەی کچەکانی میعراج، سومەیە، تاڵەخانی، ئیستیقلال لە شاری سەقز، جەماران لە شاری سنا، ئیسمەت و زەڕین لە هەوەتوو کەوتونەتە بەر ئەم هێرشە جنایەتکارانەیە و ژمارەیەکی زۆر لە خوێندکاران گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەکان و گیانیان لە مەترسیدایە. ئەوەی کە ئێستا لە قوتابخانەکانی ئێران و کوردستان ڕوو ئەدات لە ڕاستیدا تۆڵەکردنەوەی کۆنەپەرستانی دەسەڵاتدارانە لە خوێندگاکانێک کە لە جەریانی شۆڕشی ژینادا پەچەی زۆرم لەیان لەسەرلادا و دەنگی دروشمی ژن ژیان ئازادیان بەگوێی هەموو جیهان گەیاند. بڵاوکردنەوەی گازی ژاراوی لە مەدرسەکاندا لەگەڵ ئەوەشدا کردەوەیەکی قێزەوەنی تاوانکارانەیە لە هەمان کاتیشدا نیشانەی داماوی ڕژیمی ئیسلامی بەرامبەر بە شۆڕشی ڕزگاری بەخشی ژینایە. ئەو شۆڕشەی کە زیاتر لە 6 مانگە گەروی ڕژیمی ئیسلامی گرتووە و بێ ڕاوەستان هەنگاو بە هەنگاو بەرەو سەرکەوتن ڕێگا دەبڕێت. ئێمە هێرشی تەرۆریستی بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی و باندە مافیایەکانی بۆ سەرکچانی قوتابی بە توندی مەحکوم دەکەین. کۆمەڵە بەم بۆنەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان و بە تایبەت جەماوەری شاری سەقز کە بە شێوەیەکی بربڵاوتر کەوتونەتە بەر ئەم پەلامارە دژەمرۆیە دەکات دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرزکەنەوە و ڕێگا نەدەن دەست و پەیوەندەکان و باندە مافیەکانی کۆماری ئیسلامی کە فەرمانی ئاتەش بە اختیاریان ڕاستەوخۆ لە خامنەی وەرگرتووە ئاوا بێ بەزەیانە کەونە گیانی ڕۆڵەکانمان و نەماڵەکان تووشی نیگەرانی و دڵەڕەوکێ بکەن. با ڕۆژانی داهاتوو هەموو کوردستان بکەین بە مەیدانی ناڕەزایەتی دەربڕین و لەم ڕێگەیەوە ئەمنیەتی ڕۆڵەکانمان لە مەدرسەکان بە هیممەتی خەباتی ڕاستەوخۆی خۆمان دابین بکەین. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 20 خاکەلێوەی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 9 ئاوریلی 2023 زاین.